الفاتحة. خوافيك کاک سەنگەر بەخێر بیت. زۆر سپاس. چی بوو برا؟ خۆ باس نەکرد لای دایک و باوکت. بەڕێوەڵە باسم کرد. من نەموت باسی مەکە. ئێ کاکە نابی ڕاستی و دروستی بابەتەکەی بزانم. ئێ باشە حەقی خۆم نییە؟ حەقتە. بەڵام نەدەبوو باسی کەی. چکە دایکم زۆر یەقین بوو لەگەڵ سەرەوە بابەتەی. کاکە چێ دەڵێت داچ ڕەحمەتیت بە سەهوودا نەڕۆیشتبوو؟ دایکم بە سەهووا نەچووە. دایکم پێش 2 هەفتە پێش ئێستا دکتۆر ئیزنی دا وتی بیبەنەوە ماڵەوە. 2 هەفتە پێش ئێستا ئێمە دەمانزانی دایکمان دەبێت. بەڵام هێنامەوە ماڵەوە 2 ڕۆژ پێشەوەی بێن بۆ لای تۆ. دایکم وتی بڕۆ باوکتم بۆ مانکە. بابت مایە؟ لە مناڵیەوە باوکم نەبینیوە، بەڵام زڕ باوکم هەیە. پێش 5 ساڵ پێش ئێستا دایک و زڕ باوکیشم جیابوونەتەوە. دایکم داوای لێ کردم بچم بە دوای زڕ باوکما. منیش چوون بانگم کرد. نزیکەی نیو سەعاتی قسەیان کرد بەیەکەوە. دواتر زڕ باوکم ڕۆشت. دواتر دایکم بانگمی کرد وتی بڕۆ بۆ هەولێری نوێ کۆڵانی 108 قەت لە بیری ناکەم. لەوێ ماڵی سەیفەدین هەیە. منیش هاتم بە دوای ماڵی سەیفەدینا بگەڕێم. وتیان کوڕێکیان هەیە ناوی سەنگەرە. دایکیشم ڕێک ئەو ناوەی دەویست. گەڕام ڕەقەمی تۆم دەستکەوت لە گەنجێک وەرم گرت. وتیان عەسر دێتەوە لە دەوام. منیش بۆ بەیانەکەی تەلەفۆنم بۆ کرد. ئەوە بواتم بە دواتە. دوای ئەوە هەموو ڕاستیەکانت زانی. خوایە گیان زۆر شکر خوایە. الحەمدولله. چاکەکەم لەگەڵ بکە. خوا بم بەلای زڕ بابەکەت. من لەگەڵ زڕ باوکما قسەم نییە. تەنانەت هاتە تەعزیەکەی دایکیشم دەرم کرد. تکات لێ دەکەم. تکات لێ دەکەم. برینم گەلە گەلە گەورەیە. تکایە. سەنگەر لەبەر خاتر وەسیەتەکەی دایکم لەگەڵ تەعابم تا کۆتایی ڕاستەکە. دەتخوا هەتا کات درەنگ نەبووە تخوا دەستە با بڕۆیت. با بڕۆیت. الفاتحة.